ڕەهەندی پێشاتەکان بەرنامەکە هەفتانەیە پشکا کوردیە دەنگی ئەمریکایە لە واشنگتن. معتبر شێروانی vê بەرنامەی ڕاستەوخوا بڕێوە دبە و گوهدار و بینەرژی دikarin بەشدار بن. سلااف گەلی تەماشەوان و گوهدارین پشکا کوردیە دەنگی ئەمریکا لێرە لە واشنگتن ئەvە دەخیلە شەمووە ئیرۆ ئەز لێشوونە هەفکار معتبر شێروانی بەرنامە ڕەهەندی پێشاتەکان بڕێوە دبم. سەربازێکی ئەمریکی 5 ساڵان لە جەم تالیبان بوو هاتە ئازادکردن. ئازادکردناویژی لە هەمبەر ئازادکردنا 5 ڕێبەری نافدارین تالیبان بوو ژ زیندانە گوانتانامۆ یا ئەمریکی لە کوبە. ئازادکردنا ڤان هەمیە سەربازی ئەمریکی و هم ژیا ڕێبەرین تالیبان گفتوگۆیەک یانژی مشت و مڕێک گەرم لێرە لە واشنگتن پەیدا کردە لەسەر هەندێکە ئەگەر ئەمریکا داونستاندنان یانژی ڕێکەفتنان بە هەر شێوەیەکی دەگەل تیرۆرستان بکەن. ji bo şirovekirinan îro ez mêvandariya Brêz serkewt Şemsîddîn dikim. Xwendkarê master li Zankoya Virginia Tech û taybetmend di buwarê hukmranî û asayîşa cîhanî de. Berîniha jî kak serkewt li balozxana Emerîkî li Bexdayê li pişka siyasî kar kiriye û her wasa li qonsulgeriya Emerîkî li Hewlêrê jî weka karmendekî asayîşî. Kak serkewt zor bexêr bê. زۆر سپاس. جاری یەکەم نییە کە بیبیتە میوانی بەرنامەکان زۆرمان پێخۆشە زۆر جارێکتر بەخێر بێ و ئومیدەواریم بتوانین هەندێ ڕوونکردنەوە بدەین لەسەر ئەم بابەتێکە چی بابەتێکی بووە بابەتێکی جیهانی پێشەوەی باسی هۆیەکان بکەن یانجی ئەنجامەکان چی دەبن چی نابن ئەتوانین بڵین چی قەوماوە چی بوو. لە ڕاستیە ئەوەی کە هەیە گفتوگویەکی 5 ساڵەیە دوور و درێژ کە ئەم سەربازە ئەمریکیە کە یەکەم سەربازی ئەمریکیە لە شەڕی ئەفغانستاندا بەدەستی هێزەکانی تالیبانیان هێزە ئەوانەی کە لە ململانێ و لە کێشە و شەڕان لەگەڵ هێزەکانی هاوپەیمانانە دەستگی کراوە. ماوەی 5 ساڵ لە 2009 ئەم سەربازە دەستگی کراوە و گفتوگویە کراوە لە نێوان تالیبان و لەگەڵ حکوومەتی ئەمریکا لە بەرامبەر ئاڵوگۆڕکردن بە سەربازێکی ئەمریکی بەرامبەر پیان سەرکردەی باڵای تالیبان کە لە ئێستا بە شێوەیەکی کاتیک بۆ ماوەی ساڵێک لە قەتەر ئەمێننەوە تاوەکەوەی کە بەڕاستمی ئەگوازرێنەوە و هەر تەنها سەربازیش بوو ینی سەربازی ئەمریکی لە لای هیچ گروپێکی تیرۆریستی لە جیهانە نییە ئێستا تەنها هەر ئەو کەسە بوو بەڵام بۆ ڕوونکردنەوە خەڵکی تر ئەمریکی تر هەن لە لای کۆمەڵە تروستەکان دەزگیر کراون یانژی ڕفێن راون بۆی بەڵام نەک سەربازن. هاوڵاتی ئاسایی هەیە هەنێک ئەوانی کە گرێبەستیان هەتا لەگەڵ حکوومەتی ئەمریکیە هەیە لە پاکستان هەیە لە ئەفغانستان هەیە لە هەنێ شوێنی تریش کێش هەبووە پێشتر لە عێراق هەبووە بەڵام وەکو سەرباز ئەوەی کە لە بەرەکانی جەنگدا دەستگی کرابێ ئەمە تاکە سەربازە ئەوکی قەیرانێکی دروستکردن ماوەی 5 ساڵی ڕێکە گفتوگۆکردن لە نێوان گومانیش هەیە لەسەر ئەم سەربازە کە گوایە خۆی لە یونیتی خۆیان دەرچووە ڕازی نەبووە ئەوانەی کە لەگەڵا بوون ڕخنە لێ دەگرن ئەڵێن ئەبێ وەکو قارەمان پێشوازی لێ نەکری بەڵکو ئەم کابرا غەڵەتی کردووە. ئێستا گفتوگۆیەکە لەناو ئەمریکا سەرەتا کە بابەتەکە ڕاگەیاندراوەکو شۆکێک بۆ بەشێک لە ناوەندە میدیایەکانی ئەمریکا تەماشاکرا کە هۆک شۆکی ئەمەش لەوایە کە ئەمریکا چۆن گفتوگۆ لەگەڵ هێزێکی کە ئەو بە تیرۆریست هێزانێک کە هێزەکانی تالیبانە دواتر قسەی ئەوە لەسەر کراکانێک لە هاوڕەکانی ئەم سەربازە هەنێک گفتوگان ئەوە بوو هەنێک قسە و باسییان کرد لە ڕێگەی تەوان دیار ئەو هاوڕیانە کە ئیسە لە بەرەکانی جەنگان نەماون و لە سوپای ئەمریکا نەماون کە گوایە بۆ بەرەکداڵ ئەم کەسە لە بەرەکانی جەنگ هەڵهاتووە و لە پێناو گەڕان بە دوایە 6 سەربازی ئەمریکی وەکو تۆمەتێکە کە ڕاستەیەک لە 6 سەربازی ئەمریکی کوژراوە بۆ هۆی پرۆسی گەڕان بە دوای ئەم سەربازەیە کە ئەمە کێشەیەکی دروست کردووە کە ئەمە ڕاستبێک کێشەیەک بۆ ئیداری ئەمریکا دروستەکە کە ئەم سەربازە کە ڕزگاریان کردووە ئایا بای ئەوە بوو کە 5 سەرباز 5 سەرکردی باڵای تالیبان لە پێناوی ئازاد بکرێیان نا و دوجاریش ئەمە سەربازێکی ئەمریکیە کێشەکەی هەر شتێک بێتن پنتاگۆن لەسەر ئەو بابەتە قسەی کردووە بەرپرسانی پنتاگۆن کە ئەگەر ئەوە ڕاست بێ ئەوان لێکۆڵینەوەی خۆیانەکەن تا چ ڕادەیەک ئەوە پرسێکی یاسایی سەربازی مامەڵە لەگەڵاکرێ بەڵام دوجار ئەمە سەربازێکی ئەمریکی بەڵام شتە گەورەکە ئێستا کە ئێمە باسەکەین ئەوەیە ئایا وتوێش لەگەڵ گروپێکی تیرۆریستی بکرێت لەسەر یان ڕێکەوتنش لەگەڵ یانە بکرێت بۆ هەر
بابەتێک هەبێ ئەمە ڕاستە یان ڕاست نییە؟ بەڵێ ئەوەی کە گفتوگوۆیەک ئەوەی کە ئەو وەکو ڕووکەش بەڕێز باسی کرد ئەوەیە کە سەربازێکی ئەمریکی بەردراوە ئایم سەربازە هەڵهاتویان نەهاتەوە بابەتێکی تر، بەڵام ئەوەی کە بابەتەکە قوڵتر ئەکا با بڵێن ڕەهەندی تری لە پشتەوەیە گفتوگۆکردنی ئەمریکای لەگەڵ تالیبانەکەەوە هێزێکی تیرۆریسی ئیناسیێنێ ئەم گفتوگۆکردن ئایا ئەمریکا ئەوێ گفتوگۆ بکە لەگەڵ تالیبانە ئەمە مێژوویەکی هەیە یەکەم گفتوگۆکردن لەگەڵ تالیبانە مێژووکی کۆنی هەیە و پەیوەندی بە سیاسەتەکانی ئیدارەی ئۆباماوە هەیە لە مامەڵەکردن لە پرسی تیرۆرا کە ئەوان ئاراسەیەکی سیاسەتێکی جیاوازیان هەیە کە پێیان وایە سیاسەتی خۆیان لە شەڕی تیرۆر بە سەربازی و بە دەداخولکردنی ئەمریکا چارەسەر ناکرێ بەشێک لەوانە پرسی ناوخۆین ئەم گفتوگووانە بە ڕسمی لەگەڵ تالیبانە دەستی پێکردووە لە 2012 بە ڕسمی کاتی پرسی ئەو باسکرا کە لە قەتار بنکەی بکرێنەوە کە لە 2013 ساڵی مانگی 6 ئەم بنکەیانە کردەوە ئەمریکا گفتوگوی ڕاستەخۆی لەگەڵا کردوون بێ ئاگاداری حکومەتی ئەفغانستانیش بابەتەکە پەیوەندی بەوە هەیە پەیوەندی بە هێزی تالیبانە هەیە بە ئەمری واقع هەیە بەڵام ئەوەی ئەمە شتێکی تر بڵێم ڕاستی ئەمە یەکەم گروپنی ئەمریکا گفتوگوی لەگەڵا بکە ڕاستی ئەمریکا لەگەڵ کێشەی هەمان کێشەی هەبوو لەگەڵ گروپی سەدرەکانە لە عێراق بەڵام دوجار گفتوگوی لەگەڵا کردن بەبەش بە ئاگاداری ئەمریکا ئیسرائیل کێشەی هەیە لەگەڵ حەماسە بەڵام هەمان مامەڵەی سوودان و لە سوودان و لە ناوچەکان تریش ئەمە هەمان کێشە هەبووە بە تایبەتی ئەگەر ئەسیرکی ئەم جۆرە لە تیرۆر کە ئەمریکا مامەڵەی لەگەڵا ئاکات جیاوازە لە تیرۆری گلۆبال واتە لە ئەلقاعیدا ئەوەی باسەکری حەز دەکەم زۆر حەز دەکەم کە وەختمان هەبێ بینە سەر ئەوەی بەڵام گفتوگۆکردن لەگەڵ تالیبان کە تو باس کردو لە بنکەیەکیان لە قەتریان کردووە لەسەر بنەمای ئەوە بوو کە تالیبان بینە سەر ئەوەی کە بەشداری پرۆسە سیاسیەکەی ئەفغانستان بن واز لە تونوتیژی واز لە پەلەمارەکان بێنن نەک بەرامبەر بەوەی کە ئەمریکیەک ڕزگار بکریان قازانجێک بۆ ئەمریکی تیابیانی یان شتێکی کاتی ئەمریکی هەبێ لە ڕاستە هەردوو لا مەرجیان هەبووە تالیبان کۆمەڵی مەرجی هەبوو لەوانەی کشانەوەی و دیاریکردنی وادەیەک بۆ کشانەوەی تەواوی هێزە بیانیەکان لە ئەفغانستانە کە ئەم کارە لەلایەن ئەمریکاوە وەکو مەرجێک جێبەجێ کراوە ئایا مەرجی تالیبان یانە سیاسەتی خۆیانە بەڵام ئەمە کراوە یەکێکی تر لە مەرجەکانیان ئاڵوگۆڕی ئەو پێنج سەرکردەیە بۆ کە سەرکردەی باڵان و کەسانی باڵان لە ئەفغانستانە لە حکوومەتەکەی پێشووی تالیبانە ڕۆلیان هەبووە لە پلەی وەزیر و پارێزگار ئەوانە هەبووە ئەمە بابەتێکە کە لەگەڵ بابلی مامەڵەکردن بۆ لەگەڵ تالیبان ئەمریکاش وەکو پرسێک خۆی سەربازێکی لای ئەمانە بەڵام بابەتەکە تەنها سەرباز نییە بابەتەکە نیشاندانی نیازپاکی ئەمریکایە بۆ گفتوگۆی ئاشتیانە چکم دوجار ئەمریکا و هێزەبیانیەکان ئەفغانستان جێ ئەڵن و ئەو کێشەیە ئەبێتە کێشەیەکی ناوخۆی ئەفغانستان و ئەبێ ئەمە بە ئاشتی چارەسەر بکرێ کە ئەفغان کە تالیبان ڕیشەیەکی هەیە لە ئەفغانستانە و تالیبان جیاوازە لە ئەلقاعیدە بەڵام بمانەوێ نەمانەوێ حکومەتی ئەمریکی و کۆشکی سپی وایت هاوس بەشدار بوو لەوەی کە لە وتوێژە دابنیشێ لەگەڵ تالیبانەکان ئەگەر بەشی ئەگەر لایانی سێمیش هەبێت لەوەی کە لە وتوێژانەدا بۆ ئازادکردنی سەربازێک وتوێژی لەگەڵ کردو ئەمە چ پەیامێک ئەیدا ئەگەر باسی جار یەکەم باسی ئەوە بکەن شەڕی ئەمریکا دژ بە تیرۆر ئەو جا باسی سیاسەکانی ئەمریکا دەرەوە بکرێت لەوە ئەمە پەیامێکمان پێڵێ کە ئەمریکا سیاسەتەکانی خۆی لە بەرامبەر تیرۆرە و شەڕکردن ئەوەی کە پێوتە گلۆبال تیرۆریزم ئاراسەیەکی گۆڕی و تاڕادەیەک جیاوازیەکە لە بینی ئەوەی گلۆبال تیرۆریزم کە ئەلقاعیدە نوێنەرایەتیەکە لەوەی گرفتی ناوخۆی هەیە لە وڵاتانە بێ نمونە تالیبان هێزێکە لە ئەفغانستانە هێزێکی سیاسی بوو و خاوەنی حکوومەت بووە لە ئەفغانستانە و حکوومەتەکەی ڕوخێنراوە و جیاوازە لە هەموو ئەو بابەتی کە لە بەڵێن تالیبان لە پاکستان هەیە یان حەماس لە فەڵەستین هەیە یان با بڵێن هەر هێزێکی تری یاخی بوو کە ئەمریکا بە تیرۆریست لە قەڵەمێدا لە شوێنەکانترا ئەمە هێزێکی سیاسیە و خاوەن پێگەی جەماوەری هەیە لە ئەفغانستانە ئەمریکا باوەڕی بەوە هەیە ئەم قۆناغە پێویستەکە ئاشتیەکی کۆمەڵایەتی ئاشتیەکی سیاسی و ئیستیقرارێکی سیاسی بەبێ ڕێکەوتن لەگەڵ تالیبانە ئەمە ئەوەی لێ خوێنرێتەوە کە ناکرێت لە ئەفغانستانە مەیسەر بە تایبەتی دوای جێهێشتنی هێزەکانی بێهێزە بیانەکان لە ئەفغانستانە ئەمە ئاماژەیەکمان پێڵێ کە ئەمریکا لەگەڵ لە مەسەلەی تیرۆرە جیاوازیەکە لە بینی گلۆبال تیرۆریزم کە ئەوەی زیاتر ئەلقاعیدە نوێنەراتەکە لەگەڵ ئەو گروپانەی کە لە ناوخۆی وڵاتەکانە کێشیان لەگەڵ حکومەتی ناوخۆی وڵاتەکانی خۆیان هەیە وا گۆڕانکارێکە لە ئاراستەی شەڕەکەی دژی تیرۆرە بەڵێ ئەوە بەڕوونی دیارە لە وتارەکەی سەرۆک ئۆبامایە لە وێست پۆینت لە هەفتەی ڕابردوو سەبارەت بە شەڕ لەگەڵ شەڕی تیرۆر ئەو سیاسەتی دەروی ئەمریکا لە بەرامبەر بە تایبەتی شەڕی تیرۆرە ڕوون کردەوە کە ئەمریکا بە کێشەکانی دنیا بە تایبەتی کێشەی تیرۆر لە وڵاتانی ترکە هەیە وەکو بزمار سیر ناکات تا ئەمریکا چەکوش و هێزی سەربازی بە بەکاربێنێ بۆ چارەسەرکردنی باوەڕی بەوە هەیە لە هەتا لە شەڕی تیرۆرە هاوکاری هێزە ئەمریکانی ئەو وڵاتانە هاوپەیمانەکانی
ئەمریکا بکرێ ئەوان چارەسەری بکەن ئەگەر پێویستی بە بەکارهێنانی سەربازی هەبێ بەشێکی تریشی ئەو پەیوەندی بەوە هەیە بەشێک لەم کێشانە کە خراونەتە ناو چوارچەوەی تیرۆرەوە کێشەی سیاسین کێشەی ئیتنیکین و کۆشێکیان کێشەی تایفین وەکۆی کە لە عێراقا هەیە وەکۆی لە تورکیا هەیە وەکۆی لە فەڵەستین هەیە بەشێک لەوانە حتا ئەمە لەگەڵ تالیبانان نییە ئەمریکا ئاگادارە گفتوگۆکردن ئێستا فەڵەستین حەماس و فتح ڕێکەوتنیان کرد ئەمریکا حکوومەتی پێدێن ئەمریکا بەتەمای ئەمە گەڵا بکە ئەمە بابەتێک کە گۆڕانکاریەکە لەوەی سیاسەتی ئەمریکا ئەمانە هێزن ئەمریکا بە تیرۆری ناساندون بەس جیاوازن لەوەی کە پێ ئوترێ گلۆبال تیرۆریزم و ئەفغان و تالیبانیش بە تایبەتی و حەماسیش ئاماژیان بۆ کردو کە ئەوان وەکو وڵاتەکەی خۆیان لە ناو وڵاتەکەی خۆیانەوە هیچ هەمە بەسێکیان نییە هەڕەشە بۆ ئەمریکا یا بۆ هیچ وڵاتێکی تر لە دەروی سنوورەکانی خۆیانەوە دروستکە کەواتە باسی سیاسی دەرەوەشت کرد سیاستەکانی دەرەوەی ئەمریکاش کرد کە دەمویست ئەو بە تایبەتی بینمە گۆڕێەوە بۆ ئەوەی کە ئەم سیاستە تا چەندێک کاریگەری دەبێت لەسەر وڵاتانی دیکەی وەکو نمونونەکان تێنا ئەفغانستان عێراق تورکیا بەشک و دەتوانین بڵین تا ڕادەیەک سوودان و سۆمالیا ئەوانەی کە کۆمەڵی تورستەکان لێ زۆر بەهێزن کاک سەرکەوت دەمیست بێمە باسی ئەوەی کە ڕخنەیەکی زۆر لە سەرۆک ئۆباما دەگرێتەوەی ئەم هەنگاوی ناوە لە کۆنگرس بە تایبەت بۆ نمونە ڕێبەری یان یەکێک لە هەرە ناودارەکانی کۆماریەکان جۆن مەککەین دەڵێ ئەبێ لێکۆڵینەوە لەگەڵ سەرۆک بکری لەسەر ئەو بابەتە لە ڕاستە ئەوە پرسێکی یاسایی هەیە کە بە پێی دەستوری ئەمریکا لە پرسی ئاوایە کە ئەمە پرسێکی یاساییشی هەیە جگەرەوەی کە پرسێکی سیاسیە مەسەلی ئاڵوگۆڕی سەرباز و ئەوانە کە ئەمانە چەند کەسێکی بەسەرکردەی باڵان لە ناو تالیبانە کە هێزێکی تیرۆریسیە ئەمریکا مەترسیان نەزانێ لە گوانتانەمۆدانداون بەڵام حکم نەدراون دیارە تەنها وەکو دەست بەسەر ماونەتەوە بە پێی دەستور ئەبێ 30 ڕۆژ ماوە بدا بە کۆنگرس بۆ ئەوەی گفتوگوی ئەو بابەتە بکە کە ئایا سەرۆکەتوانێت ئەو کارە بکەیانە بەڵام ئەم بابەتە لەبەرەوەی کە سوزان ڕایس ڕاوشکاری ئاسایشی نیشتیمانی ئەمریکا سەرۆک ئۆباما ئەوەی لە گفتوگۆکەی چەند ڕۆژی ڕابردووە ڕاگەیان کە ئەمە حاڵەتێکی زۆر تایبەتە وە گفتوگۆ لەگەڵ وەزارەتی داد و لەگەڵ وەزارەتی دەرەوە و پنتاگۆن کراوە کاتێک کە ئەمە کراوە تەنها کارێک نەبوو سەرۆک بیکەوە ئەوان بە ئەمەژیان بۆ کرد کە ئەمە دەسەڵاتی سەرۆکە هەیە هەنگاو بنێ لە هەر کاتێکە کە بتوانێت بۆ پاراستنی ژیانی هاوڵاتیەکانی و ژیانی سەربازەکانی و ئەمەیان بە وازحی ود کە ئەمریکا هیچ سەربازێک لە بەرەکانی جەنگا بەتەنیا جێنایڵێت و ئەگەر کێشەیەکی یاساییشی هەبێ و سەربازە ئەو بابەتێکی ترە پرسێکی ترە هەر بۆ نمونە یەکێک لەو کەسانی کە خۆی دیلی جەنگ بووە مەکەین بووە کە ئەو کۆمنتێکشی لەسەر ئەوە داوە کە مەسلەی هێنان ڕزگارکردنی جوندی ئەمریکی لە بەرەکانی جەنگا کاتێککە دەستگیرەکرێت ئەرکێکی حکوومەتی ئەمریکایە بەڵام ئاڵوگۆڕەکە چۆنە ڕەنگە تەشەنە بسێنێ بۆ کاری ترۆکۆی کە جەناب باسی کرد باشە ئەم کارە زۆر کەس دەڵێن یان پیان وایە کە ژیانی ئەمریکەکانی دیکە چ سەرباز بن یان چ مەدەنی بن لە شوێنی دیکەی دنیادا دێختە خەتەرەوە یعنی ئەو کۆمەڵە تورستانە وا بیردەکەنەوە ئەو با یەکێک لەو خەڵکانە بگرین بۆ ئەوەی ئەمری لە وتوش لەگەڵ ئەمریکەکان بکەین بۆ قازانجێکی تایبەت ئەمە پێ ناچی ئەمە ڕوودات و ئیداری ئەمریکا ئەمریکا کردووە بۆ سەربازێکی ئەمریکا کردو تەنها بۆکو بابەتەکەوت بە ئەمە تەنها مەسلەیەکی ئەو نییە ئاڵوگۆڕکردنی بە سەربازی ئەمە پرۆسێکی ئاشتیە ئەو پرۆسەیەکی خۆیان ئەمریکا دانی پێناوکە پرۆسێکی ئاشتی لەگەڵ تالیبانە کە ئەیانوێ بارودۆخی ئەفغانستان بە ئیسقرارێکی سیاسی لە ئەفغانستانە دروستکەن ئەمە مەرجێک بووە لە پێناو یەکێک لە مەرجەکانی تالیبان کە بەشێک لە سەرکردەکانی ئازاد بکرێت لە بەرامبەر سەربازێکی ئەمریکا لە ئەوانە ئازاد بکرێت لە حاڵی حازەکەی مەقسەیەکەن چەند هاوڵاتێکی ئەمریکی لە شوێنەکان لەلایەن تالیبان لە پاکستان و لە تالیبان هەر لە ئەفغانستان دەستگیر کراون بەڵام ئەوانە هاوڵاتی ئاساین ئەمریکا هەوڵی تەواوەدا هەنێک جار لە ڕێگەی پارەوە ئەوە کراوەوەی کە لە ئێران هەبوو لە ڕاستیا لە کوردستانی عێراقەوە چەند هاوڵاتێکی ئەمریکی چوبن ئەودی بەڵێ لە ڕێگەی پارەوە لە ڕێگەی پارەوە چارەسەر ئەکرێن هەنێک لەوانەوە بەڵام ئاڵوگۆڵکردن بە دیل و ئەوانە ئەوە بابەتێکە ڕەنگە ئاسان نەبێ بۆ هەموو هاوڵاتێکی ئەمریکی ئەمە ڕوودا و ئەمە وەکوتم تایبەتمەندێکی هەیە ئەمە گفتوگۆیەکی ئاشتی لەگەڵ تالیبانە ئەمە تەنها ئاڵوگۆڕێکی ئاسایینی و ئەمە ماوەی 5 ساڵی ڕێکی خەیاندووە ئەم پرۆسەیە تاوەکو لە 2009 بەردەوامە تا ئێستا بەڵێ گوهدار و بینەرین دەنگی ئەمریکا بە بەرنامە کوردیا دەنگی ئەمریکا یان ڕادویا کوردیا دەنگی ئەمریکای واشنتن ئە بەرنامە لەسەر سەتەلایتی ژیتێ نیشاندان ناوەڕۆکی بەرنامە ڕەهەندی پێشایختەکان ئەوە کە ئەگەر ئازادکردنا سەربازی ئەمریکی
بەرامبەر 5 ڕێبەرن تاالبان دزیندانن ئەمریکادا و چەندی کاریگەری هەبە و ئەرێ ئەف دانوستاندن دگەل تیرۆریستان و گوهڕینێک بەدە سیاسەتە ئەمریکیدا ئەمڤی بابەتی مشتومڕێ دکەین لەسەر دگەل برێز سەرکەوت شەمسدین یەکژێ خوێندکارن ماسترە لە زانکۆیا ڤەرجینیا تەک تایبەتمەندە بە سیاسەتن جیهانی یانژی حکومڕانی و ئاسایشە جیهانی کاک سەرکەوت بە دیسانەوە بگەڕێمە پرسیاریکەوە تۆ وەکو من دەزانم جەنابەت لەگەڵ کۆمەڵێک گروپێکی ئەمریکی شەکەی گەنجی ئەمریکین لەسەر ئەم بابەتە تایبەت لەسەر ئەم بابەتە و ئێوەش مەسلەی تیرۆر جیا دەکەنەوە چۆن هەر وڵاتێک هەر شوێنێک تایبەتمەندی خۆی هەیە بەڵام بۆ ئەم مەسەلە تۆ لەگەڵ ئەوەی کە وایت هاوس ئۆباما ئەمەی کردووە کە ئەم سەربازە ئازاد بکرێت من لەگەڵ ئەوکو پرۆسی ئازادکردنی سەربازەکە من وەکو بۆ چوونی شخصی خۆم پێم وایە ئەوە یەکێکە لە هەرە ئەو کارە جدیانەی کە ئەبێ حکوومەتی هەر وڵاتێک بۆ ئازادکردنی هەموو هەوڵاتەکانی بیکە بەڵام بە تایبەتی سەرباز حاڵەتێکی تایبەتی هەیە و پەیوەندی بە معنەویات و بە شکۆی ئەو وڵاتەوە هەیە پێم وایە ئەوە کارێکی باشە کە هەموو هەر کارێک بکە بۆ ڕزگارکردنی هەوڵاتەکانی خۆی بەڵام وەکو بەڕێز باسە کرد ئەم گفتوگۆیە ئەو کووتمان تەنها ئازادکردنی سەربازێک نیە ئەمە پرسێکی گەورەیە لە سیاستەکانی ئەمریکا لە مامەڵەکردن لەگەڵ تیرۆرە ئەوەی کە ئیدارەی بۆش لە چەند ساڵی ڕابردوو لە 2000ەکانە ڕایگەیان شەڕ دژی تیرۆر ئەوە گۆڕانکاری تەواوی بەسەر هاتووە بە تەواوەتی ئەمەژەکانی ئەبینین و من لەگەڵ ئەو ڕایم کە ئەوەی کە ئێستا لە سیاسەتی ئەمریکا هەیە ئەبینرێ کە شەڕی بەشێک لە شەڕی تیرۆر لە ڕاستیە شەڕی تیرۆر نییە شەڕی تایفیە بەشێکی شەڕی ئیتنیکیە بەشێکی شەڕی مەذهبی و مەسەلەی ئاینیە لە وڵاتەکانە هەیە بۆیە چارەسەرکردنی ئەو کێشانە بە سەرباز ناکرێ و بە هێزی بەکارهێنانی هێزی سەربازی ناکرێت بەشێکی کێشەی پەروەردەییە کێشەی کللتوریە ئەوانە کە ڕوەدا بۆیە ئەمەی کە ئیداری وایت هاوس کردوێتی کۆشکی سپی کردوێتی پێم وایە یەکێکە لە هەنگاوە باشەکان وەکو ئازادکردنی سەربازێک بابەتێکی ڕووکەشیە بەڵام وەکو ئەو هەنگاوەی کە ئەیانەوێت بابەتێک هەیە کە لە ئەفغانستانە پرسێک هەیە لە بەناوی تالیبان و ئەمە دابڕانی تالیبانە لە القاعیدە کە ئەویش بەشێک لە کێشەکانی ئایا هەموو تالیبانیانەوە لە القاعیدەدا بڕێن یان ئەو گفتوگۆیەکیش لەناو ئەوانشا هەیە کە هەنێکیان باوەڕێ بە پرۆسی ئاشتی هەیە هەنێکیان باوەڕێن پێی نییە ئەمە ئەوکی کە ئەوش پرسێکە ئایا لە داهاتووە ڕەنگە بەشێک لە تالیبان بتوان بەژای پرۆسی سیاسی بکەن بەڵام بەشێک ڕەنگە هەروکو کێشە بمێنەوە وە لە ئەمریکاش پێشبینی ئەوە دەکرێت کە مشتومڕێکی زۆر لە داهاتوودا بکرێت بە تایبەتش کە هەڵبژاتنەکان دێن بە تایبەتش ئەو بابەتی لیبیا وە کوشتنی دیپلۆماتێکی ئەمریکی لەوێ لەگەڵ سێ کەسی دیکە ئەمانە ئەبن بە ناوەڕۆکی مشتومڕێش یان تا بڵین ڕادەیەک بڵێن شەڕێکی سیاسی لێرە لە واشنگتن لە ڕاستە مەسەلەی هەر پاکێجی تیرۆر بەگشتی و شێوازی گۆڕانی ئەم ئیدارەی تازەیە بە ئیداری ئۆباما لە دیموکراتەکانن لە مەسەلەی پرسی تیرۆرە یەکێکە لەو پاکێجانەی کە ئەبێتە یەکێک لە بابەتەکانی حملی هەڵبژاردن لە 2016 کە دەست پێەکە ئیداری تازە توانیوەتی ئوسامە بن لادن با بڵێن بکوژێ و لە هەنگاوێکە وەکو یەکێک لە سەرکەوتنەکان ئەتوان تەماشایکەن و توانیوەتی شەڕی تیرۆر و سەرۆک ئۆباما لە وتارەکەیە لە چەند ڕۆژی ڕابردوودا باسیەوەی کرد کە ئێستا شەڕی تیرۆر لە دەرگاکانی ئەمریکانیە لە سنوورەکانی ئەمریکانی بەڵام تەشەنەکردنی کۆمەڵە توریستەکان کۆمەڵە ڕادیکالەکان لە هەموو شوێنێک بۆ نمونە سووریا ئەوەش زۆر خەڵک وادا دەنێ کە ئەمە سیاسەتی ئۆباما وای کردووە کە تا ڕادەیەک نەرم بێ یانژی یانش هەڵوێستێکی ئەو نەتوندی نەبێ بەرامبەر بەوانە یانش کارێک نەکا بەرامبەر بەوانە بۆیە ئەو کۆمەڵانە بەو شێوەیە تەشنە دەکەن و بەهێز دەبن لە سووریا ئێوە باشترین نمونەیەکە دەبینی لە ڕاستی من بۆ چونێکی جیاواسرم هەیە من پێم وایە ئەوەی ئەمریکا کە کردی لە عێراقا و چەندین هەزار سەربازی ناردە ئەوێ و 4000 سەربازی لەوێ کوژراوە لەو شەڕات چەندین پارەی سەرف کردووە ئەو ئەنجامی کە لە عێراقا هەمانە لە مەسەلەی شەڕی تیرۆر ئەو ئەنجامی لە ئەفغانستانە هەمانە چ باشیەکی تری هەیە لەوەی لە سووریا هەیە یعنی ئەوەی کە ڕاستە ڕادیکال لە سووریا گەشەی کردووە پێشتر نەبووە بەڵام بەچوونی سەربازەکانی ئەمریکا لە ئەفغانستان مەسەلەی پرسی تیرۆر چارەسەر نەبووە تالیبان زۆر بەهێزە لە عێراق چارەسەر نەبووە پرسێکی ئالۆزە چ گەرانتیەک هەیە بەچوونی سەربازی ئەمریکا بۆ سووریا ڕەنگەم ڕژێمی ئەسەر لە ناو بچوایە بەڵام مەسەلەی ڕادیکال پرسێکی کللتوریە پرسێکی ئیتنیکی ناوخۆییە بابەتێکە کە پەیوەندی بە ئاشتی هێزە سیاسیەکانەوە هەیە و بابەتێک
هەیە کە ڕیشەیەکی مێژوویشی هەیە لە ڕاستیە شەڕی بینی سونە و شیعە شەڕی بینی کەمینە و هێزە باڵادەستەکان لە ناوچەیە ئەم پرسە من بە هیچ شێوەیە بۆچوونی وان نییە کە بەچوونی سەربازی ئەمریکا چارەسەر بکرایە ڕەنگە ئەمریکا بیتوانێت کاری زووتر بکە لە فشاری زیاتر لە سەر کۆمەلگەی نێودەوڵەتی بکە بە تایبەتی لەسەر رووسیا و سین کە بتوانێت سزای زیاتری ئەسەر بدرێت کە دەسەڵات جێبهێڵێ بەڵام ئایا پرسی تیرۆری چارەسەر ئەکرد ئەگەر سەربازەکان بنێراتێ بە بۆچوونی من بە هیچ شێوەیە چارەسەری نەکرد. باشە کۆمەڵە تیرۆریستەکان کۆمەڵە ڕادیکالەکان القاعیدە بێ یانش تالیبان بێ یانش هەر کۆمەڵێک بتن ئەوانەی کە لەسەر عرضە ئێستا شەڕەکەن و ئەمریکا بە دژمنی خۆیان دادەنێن کە سەیری ئەمە بکەن ئەم پێشاتەکان بکەن ئازادکردنی سەربازێکی ئەمریکی بەرامبەر بەوەی 5 تیرۆریست ئازاد بکرێن بۆ خۆیان وەکو ئەوەیە کاندەرێک دانانێن وەکو سەرکەوتنێک دانانێن لە ڕاستە ڕەنگە وەکو ڕیسکێکە ئەمەی ئیداری ئۆباما کردوتی کارێکی ئاسان نییە بۆیە زۆر بە پرۆسەیەکی پێماوەی 5 ساڵی خاندووە تاوەکو گەشتنەوە دو ئەنجام ڕاستە ڕەنگە هێزەکانی تر بیر لەمە بکەنەوە بەڵام لە ڕاستە سەربازی ئەمریکا ئێستا لەکوێ هەیە لە هەموو ئەو شوێنانە نییە کە ئەم ڕادیکاڵانە لە گەشەکردنان تاوەکو مەسەلەن سەربازی ئەمریکا بفران ئەگەر بیر لە فراندنی هاوڵاتی ئەمریکا بکەنەوە دیارە وە ڕیسکێکە و کردو لە نێجیریا ڕوویداوە لە وڵاتانی تر ڕوویداوە لە ئەفریقا ڕوویداوە لە عێراق ڕوویداوە ئەم مەسەلەی فراندنی هاوڵاتی ئەمریکی هەر بەردەوامە بەشێکی پەیوەندی بە ڕادیکاڵەکانەوە هەیە بەشێکیشی هەیە هەر عسابە و گانگۆوانەیە مەسەلەی پارە و ئەوانەی تایە ئەو بەشێکی مەسەلەی شەڕی ئیستیخباراتی لە نێوان وڵاتانەوەی کە لە ئێران ڕوو ئەدا یان لە کۆریای باکوور ئێستا هەنێ وڵاتی ئەمریکی لایە ئەمانە هەیە ئەمانە کۆمەڵە پرسی جیاوازترن لە ڕاستیە پێم وانیە بێتە هاندەرێک بۆ ئەو کارێکە گروپە تیرۆریستەکان بیر لەوە بکەنەوە کە سەربازی ئەمریکا فرەنچکن لە ڕاستیە ئێستا سەربازی ئەمریکا تەنها لە ئەفغانستانە لە بەرەیەکی ڕاستەخۆیان لەگەڵ شەڕ لەگەڵ تیرۆریستەکانە. بەڵێ کاکسەر کە دەمیز باسی ئەو گروپە بکەیت کە لە ئەمریکان لە مەجموعە گەنجی ئەمریکان باسی ئەو بابەتانە دەکەن مەبەستان چییە دەتانەوەی چی بکەن لەوەی کە حکوومەت یان کۆنگرسیان هەر کەسێک وا ئاگادارکەنەوەکە ئەم جیاوازی دەبی بکرێن لە نێوان کۆمەڵە تیرۆریستەکان لە هەر شوێنێکە ئەو جاوەکو گوتت هەیە لەسەر ئەو کۆمەڵانە هۆی ئەتنیکی هەیە هۆی وەکوڵی کەماتیەکان هەیە هۆی بزان وەکو تورکیا شێوەیەکی ترا لە سووریا شێوەیەکی جیاوازە لە سومالە ئەو دەمیست باسی ئەو کۆمەڵە بکەیت چۆن دەتانەوێ ئەم گروپانە بەجیا دابنین ینی خۆی گفتوگویە کە ئێمە کۆمەڵێ گەنج هەریەکە و لە شوێنێکی جیاوازە هەنێکی لە پنتاگۆن ئیشەکە وەزارەتی دەرەوە هەنێکی لە وەزارەتی بەرگری و هەنێکی لە وەزارەتی دەرەوە هەنێکیشی لە ڕێگەی لە ڕێگەڵ ناوەندەکانی توێژینەوە لە ئەمریکا ئیشەکان ئێمە گفتوگۆی هەفتانەمان هەیە لەسەر پرسی جیاواز یەکێک لەو پرسانە پرسی تیرۆرە و بەناسەن باسی پرسی تیرۆرمان کردووە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە ئەفریقای باکوور ئەوان ئەو کێشانێکە هەیە دوو بۆ چوون هەیە لەوە بەشێکی پێی وایە کە ئەبێ ئەمریکا هێزی سەربازی خۆی بەکاربێنێت ئەوەی کە پێوترێت چەکشەکەی خۆی بەکاربێنێت لەو شوێنانی کە هێزی ڕادیکالی لە گەشەکردنایە کە بەشێکی ترمان کە من لەگەڵ ئەو بۆ چوونم کە لە ڕاستیە شەڕی ڕادیکاڵی هێزی ڕادیکاڵ پرسێکی پەروەردەییە پرسێکی کللتوریە لە ناو هەنێک وڵاتە ڕوئەدا بەشێکیشی وەکو باسەکە پرسێکی تائیفی و مەسەلەی ئیتنیکی ئەوانە هەیە و بەڕاستی بە هێزی سەربازی چارەسەر ناکرێت 30 ساڵ لە تورکیا لەگەڵ ئەپەکە شەڕەکات چەند هەزار ئەندامی ناتۆیە هێزێکی بەقوت لە ناوچەکە 3000 سەربازی 3000 چەکداری پەکەکە لە سنوورەکانی تورکیا هەیە تا ئێستا چارەسەر نەکراوە ئەوەی حەماس و ئیسرائیل ئەیکەن تا ئێستا چارەسەر نەکراوە ئەوەی لە وڵاتانی تر هەیە بۆ نمونە لە نەیجیریا هەیە چارەسەر نەکراوە ئەم پرسانە مەسەلەی هێزی سەربازی ڕەنگە کاریگەریەکی سەریع وەکو پێوترێت کویک وین بتوانی بە ئەنجامێکی خراپ بەدەستبێنیت خراپ بەدەستبێنی بەڵام کۆستێکی زۆری هەیە لە ڕووی گیانی سەربازەکان و هاوڵاتیانی ئەمریکی و مەترسی بۆ سەر ئەمریکا زیاتر دروستەکات کاتێککە ئەمریکا ڕاستەخۆچێت ناو کێشانە و لە ڕاستیە ئەنجامەکەشی دوورمەودانیە بەڵام ئەگەر تۆ لە ڕێگەی بەرنامە پەروەردەیەکانەوە لە ڕێگەی کللتوریەکانەوە چارەسەر بکرێ ئەنجامەکەی لەسەر خۆیە بەڵام ئەتوانێت بمێنێتەوە ئەم بابەتە پرسێک نییە تەنها یان لە هەموو ئەم پرسانە پەیوەندی بە چارەسەرکردنەوە هەبێ ئەمریکا تەداخولکە بەڵکو ئەکرێ هەنێکی پرسی حکومڕانیکردن و مەسەلەی پرسی دیموکراسیە ئەوەی کە لە ئەگە بزانی ئەوەی کە لە میسر ڕوویدا ئەو هێزەی کە هێزێکی سیاسی ئیسلامی میانڕاو چووە سەر حکوم و سەرکەوتنیشی هەنا دواتر لەسەر حکم لادرا ئەگەر سەرنج بدەیت دوای لادانی ئەمان تەشەنەکردنی ڕادیکال لە سووریا بەڕادەیەکی یەکجار زیاد ینی
مۆتیڤێکیان بۆ زۆر بوو کە لە ڕاستیە ڕێگە بە هێزی ئیسلامی نادرێت بچێتە سەردەسەڵات و ڕۆژئاوا پشتگیری ناکە کە ئەمە هەڵەیەکە لە ڕاستیە ئەبێ دەرفەت بە هەندێک لەو هێزانە بدرێت بۆ ئەوەی حجە بۆ هێزە ڕادیکاڵەکان دروست نەکرێت پەرە بە خۆیان بدەن و بتوانن فاینانسی زیاتر وەربگرن. چ لایەنێکی ئیسلامی ئەوەی ئامادەیەکە حکومڕانی وڵاتێکیان شوێنێک بکاتون و ئەمریکا پێی رازی بێ؟ ئەوەی کە هەیە تا ئێستا ئاچەند لە ڕاستیە لە دەسووری وڵاتەکە تا ئێستا وڵاتێکی سکولارە ئەوەی کە هەیە لە ڕۆژات ناوەڕاستە تورکیایە و لەگەڵ ئەندونیسیا هەمان شێوە وڵاتێکی ئیسلامی ئەمریکا مامەیە گەڵاکە لەگەڵ مالیزیا ئەمان وڵاتی ئیسلامین و تا ڕادەیەک پرۆسێکی دیموکراسی لەوێ هەیە ڕەنگە پرفێکت نەبێ ئەوەی کە ئەوترێ ئەتوانێت مامەڵە بکە بەڵام وەکووتم ئەو وڵاتانەشی بۆ منە کێشەی ڕادیکاڵ خۆ ئەوە نەبێت لە سعودیە نەبێت لە ڕاستیە هەیە هەر کاتەکانە سەر هەڵەدا لە وڵاتانی کەنداو هەیە لە هەندێک وڵاتانی تری عەربی هەیە پرسەکە ئەوەیە چۆن کار لەسەرەوەی پێش ئەوی بگاتە حاڵەتی تەقینەوە کێشەیەکی پەروەردەییە کێشێکی کلتوریە چارەسەرەکەی. کاک سەرکەوت بە پێی ئاگاداری جەنابەت ئەمریکا قەت شەڕ لەگەڵ کۆمەڵێکیان کۆمەڵێکی ڕادیکاڵیان تیرۆریست دەکا کە ئیسلامی نەبێ؟ ئەوەی کە هەبێ وەکو ڕەنگە ڕاستە و خۆ شەڕکردن ئەمریکا نەچوێتە بەری جەنگە و لە دوای شەڕی ساردەوە لەگەڵ هەرچی هێزێکا کە بەڵام خسوونەتێک بواریتی با بڵێن ڕێکخراوی ئەوەی ئیتا هەیە لە باسک لە ئیسپانیا لە وەکو تیرۆریست ناساندوین پاکەکەی وەکو تیرۆریست ناساندووە کە لە ڕاستیە لە شەڕانی لەگەڵ ئەمریکا هێزێکی تا ڕادەیەک چەپن ئەوانەی کە لە شەڕ لەگەڵ ئەوانەی کە لە شەڕ لەگەڵ ئەمریکا لە ئێستا کە هەیە ڕادیکاڵی ئیسلامیە لە ئێستا حالیان ڕادیکاڵی ئیسلامیە بەڵام ئەمریکا کێشەی لەگەڵ هێزی کۆمیونیزمی شەیە لە وڵاتانی ترا بەڵام وەکو بەرەی جەنگ ئێستا بەرەی جەنگ کە لەگەڵ ڕادیکاڵی ئیسلامیە تێدەگەن ینی ئەمریکیەکان تێدەگەن کە چ شەڕێکە ئەمە یان ئەو خەڵکانەی کە بەرامبەریان شەڕ دەکەن چ کەسانێکن پێی کاتیان چۆنە کێشەیەک هەیە لەوەی کە ململانەیەکەی لە بینی ئەو دوو هێزێک لە ئەمریکای هێزێکی یان باوەڕیان بەوە هەیە کە ئەمریکا دەبێ هەموو کاتێ ئازەڵە و بە بڵێن مەسڵەکانی خۆی پیشاندا بەرامبەر جیهان کە بەتایبەتی بەکارهێنانی هێزی سەربازیە لە دژی هەموو ئەو هێزە نایارانەی هەتا هەنێکی هاندنی ئەوەیاندا کە بەرگری لە مەسەلەی ئۆکرانیا بکات لە بەرامبەر رووسیا هێزی سەربازی ئەمریکا بنێرێتە ئەوە پشتگیریکردنەوە کە ئەو پرسێکی زۆر ئاڵۆسە هەندێکی ترپیان وایە مەسەلەی ڕادیکاڵ لە جیهانە لە هەنێک شوێن لە گەشەکردنا لە هەنێک شوێن لە پاشەکشەکردنایە پرسێک نیە تەنها پەیوەندی بە ئەمریکاوە هەبێ ئەو وڵاتانەی کە ئەم کێشەیانە ڕۆدا لە ڕاستیە مێژوویان هەیە لەگەڵ ئەم پرسە خۆیان پێویستەکە ئەمریکا ئەگەر هاوکارێک بکە ڕاستەخۆ نەچێتە جەنگەکەەوە بەڵکو لە ڕێگەی ئەو وڵاتانەوە کە لە بەرنامەی تازەکەی سەرۆک ئۆبامایە ئەم خاڵە هەیە کە ئەمریکا ئەگەر شەڕی تیرۆریش بکات خۆی ڕاستەخۆ پێویست ناکە بچێتە شەڕ ئەو شەڕەوە ئەگەر لە دەرگای ئەمریکا نەبێ ئەو شەڕە پێویستەکە هاوکاری مادی هێزە سەربازیەکان و ڕاهێنان و چەکدارکردنی ئەو وڵاتانە هێزی سەربازیان چەکدار بکرێن کە ڕوبەڕووی شەڕی تیرۆ نەبنەوە نەگەوەی ئەمریکا بەرنامەیەکە بنای CPF ڕاستەخۆ بچێتە شەڕەوە. وەزیری دەرەوە جان کەریش ئەوەی ڕاگان کە بەرنامە ئۆباما بەرنمەیەکی هەیە پارێکی زۆر بدا بە و وڵاتانەی کە کێشەی تیرۆریان لە ناویاندایە پێشەمویان سووریا ئەو عێراق ئەو جا وڵاتانە کاک سەرکەوت وەختەکەمان زۆر نەماوە هەر ئەوەندە ماوە زۆر سپاس دەکەم کاک سەرکەوت شەمسدین خوێندکاری ماسە لە زانکۆی ڤەرجینیا تەک و تایبەتمەند لە بواری حکومڕانی و ئاسایشی جیهان پێشترش لە باڵوسخانەی ئەمریکی و خوسڵخانەی ئەمریکی لە بەغاو هەولێر کاری کردبوو کە میوانی بەرنامەکە بوو زۆر سپاس دەکەم و دەستەکان و خۆش زۆر سپاس بایوەش.